لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هاتنە سەرکاری دۆناڵد ترەمپ لە پۆستی سەرۆکاتی ئەمریکا لە تەواوی جیهانەوە ئامادەکاری بۆ مامەڵەی جیاوازی ئەو سەرۆکە دەکرێت کە لە ساڵانی 2016 بۆ 2020 سەرۆکاتی یەکێک لە وڵاتە زلهێزەکانی جیهانی دەکرد. لە چوارچێوەی ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت دوایین گۆڕانکاریەکانی لوبنان و سووریا کە بەسەر ئەو بەرێداتوە کە بە مقاومە ناسراوە پێشبینی گۆڕانکاری خێرا لە عێراقیش لە دوای هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ دەکرێت. لەم چوارچێوەیەدا پرسی هەڵوەشانەوەی حەشدی شابی لە عێراق تا دێت زیاتر دەبێت چونکە ئەمریکا ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەو پەیامەی داوە کە ئەگەر چەک تەنها لە دەستی دەوڵەتدا نەبێت گروپ و سەرکردەکانی حەشدی شابی دەکرێنە ئامانج. بۆ پێی حەشد جگەلەوەی کە هێزێکی سەربازی هەڵگیری بیرێکی مەزهەبیشە کە چارەنووسی پەیوەستە بە سیستەمی حکومڕانی زۆرینەی عێراق و وڵاتێکی گەورەی ناوچەکە کە ئێرانە بۆی ئەمریکا و غەیری ئەویش باش دەزانن هەڵوەشانەوەی ئەو هێزە بەو ئاسانیە نییە و لە ئاستی کەساتیە دەوڵەتیەکانی عێراقیشدا نانەبێت یاخود ناتوانن باسێکی وە بۆڕوژێنن. ڕۆژی هەینی لە پێنجەمین ساڵیادی تیرۆرکردنی ئەبوو مادی موهاندیس جێگری پێشووی دەستەی حەشدی شابی و قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەیلقەی قودسی سوپای پازاران بەڕێوەچوو هەرچەندە سەرۆکەی دەستەی حەشدی شابی ڕایگەیاند حەشد دەستگایەکی فەرمیە لەژێر فەرمان و ڕێنمایی فەرماندەی گشتیدایە و سنووری چالاکەکانی تەنها عێراقا بەڵام هومام حەموودی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی ڕایگەیاند بڕیاری هەڵوەشانەوەی حەشدی شابی لە دەست هیچ بەرپرسێکدانیە بە سەرۆک وەزیران و سەرۆکۆماریشەوە. پێشتری چەند جارێک و لاچەند بۆنەیەک و لەلایەن چەند کەساتێکی شیعە مەزهەبی عێراقیشەوە لە دەرگای ئەم بابەتە درایەوە و قسەکردن لەسەر هەڵوەشانەوەی حەشدی شابی بە هێڵی سوور دانراوە بەڵام نازاندرێت ئەم هێڵە تاکوێ بە سووری دەمێنێتەوە. گروپەکانی حەشدیش ئەوانەی پابەندی بڕیار و ڕێنمایەکانی دەوڵەت و فەرماندەی هێزە چەکدارەکان نین لە پەیامی هەنگاو و هەڕەشەکانی ئەمریکا بۆ هەڵوەشانەوەیان گەیشتون و لە ئێستادا لە هێرشەکانیان لە عێراق بۆ سەرقەوارەی زایونی و بنکە سەربازیەکانی ئەمریکا لە نێو خۆوەستاون. حەشدی شابی ساڵی 2014 و بە فەتوایەکی عەلی سیستانی مەرجەئی باڵای شیعەکانی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش دامەزراو. ساڵی 2016 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە یاسایەک وەکو یەکێک لە پێکاتەکانی هێزە چەکدارەکانی عێراق ناساندی و ساڵانە لە بودجەی گشتیدا بودجەیەکی بۆ دابین دەکرێت. حەشدی شابی لە نزیکەی 7 گروپ پێک دێت جگە لە 15 گروپیان کە نوجەبا، حەزبوڵڵا، عەسایبی ئەهلی حەقیان لە ناودان سەرجەمیان پابەندن بە بڕیار و ڕێنماییەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقەوە.